دەستی پێم شتی کرد بۆسە سێکە تۆ بڕۆ مەشغوڵی کە من و پەیامیش کارخانە شاری دەستی بەخێرە ئێوە بڕۆ ئەرێوە بڕۆن ئەرێ دەرگای بکەنەوە هەدەکەمان هەمووی تێکە چێ شارتانەوە بەڵێ بلا ئەرێ دەرگای بۆ ناکەنەوە الله كاكا قصير بخير بۆ ناکەیت ولا سەرا بوون لا والله باوك انا سراوي نمي سراوي شي كره هلاشين باوك زالك يوم خريجو نومالين بلا بەرسیمە لا دتوره مالا ابي اكثر مطبخكات برسيمة دتو هذا مطبخ بينا سيرو سلاجيك ها تنجوانا باغو خان سير كاونتر دوسي كاونتر باش تو تي وانيتر اللهم ياك بس جوزانه بيه بۆچی تە والله سيري شو قاعد ريش تاعك ها ولا بەرسیمە تا مطبخەکە علي دوره مالا بۆچی دتو واس مطبخ سينا بالك بلا جا باوكا ماڵی چێ پاچی کردوتەوە اي باوكا جانا واحد في نكره هستي جيان باخا خوش ميارمتي ما ولا حسن جوانا نا مەسەلە جوانە نییە هێشتا پیسە بەدڵم نییە زۆر نانا واني باوكا جا سير تلفزيونك سيري بشوشي بنجرك ها جێ پەنجە بە شاشەی تەلەڤیزیۆنەکەەوە دیارە بخوا باوكا جانا وشاي خلا توزعي بواخرنا توجينا بخوا باوكا ئەی خواردن و شت یا سەقەت بووە یا نەیانزانیوە حيفي نكر باوكا بو دستو بنجا شمشال انا يك برنجي دانا دريجي ولينا يبي على صيرو برنجاكي دانا درياش ئاخر هەتا نەی خۆم قەنەعەت ناکەم من هو براستا بزانم چیتان کردو تێم بکەین بزانم ازاين شي قلتي يا من يستعمو باوكا يقدر بڕۆ دەبڕۆ من دوو مرێ باوە بەدڵتا یعنی زۆر بەدڵم نییە بەڵام بەس پارتنەکە بخۆی ئەمە بیرەچێتەوە ئاخر خواردن تانەی خۆی قەنەعەتم نییە چکە تۆ وتێنم حەزان باوكا سوب ناخۆم نبابا هو نالم سوبرايز اها سيرو يا اخي شۆراوی شەو و توش کراوە بەڵێ بس سيرو قولك حاسك ريش اللي ورشاكي تۆکەم زۆر بەدڵ نییە لا باوكا تو مالي ها تو سيري هادەی بێنە سيري زمانی لە یێخەکەی بم شو انا تۆزێک سوێرە باش نەتانشتووە اي باوكا خو متجشن بولين من انتم وكنتي باقول بانا ئاخر ئەزانم ڕۆ لە چڵکی ملەکەی خۆمە پێوەی ماوە لا باوكا بخواني لاني او بتا انا توميتر هذا اسم شركه مش ما كنت ئەزانین چۆن من مهمترین شت لای من خواردنە بلە منە بێت تاقیکەم و بزانم باش یاخرا استا ريمو سيري خوانك دەفەرموو دفرمو باوكا جارێ مهم ئەوەیە جارێ بۆنی برنجەکە بکەم بزانم چ بۆنێکی يلا نییە باوکەڕە لەو بۆ نەخۆشە توزێک بۆنەکەی نەوعەکە بەڵام مهم تامەکەیەتی بوونی بەدڵ نەبوو زۆر تامي باوكا باوکەڕ لەو تامە خۆشە بە نامۆسم لە هیچ مەڵحەمێشتی و ئاخۆشم نەخواردوو الله باوكا شلون تامي فيهم خوێتان زۆر تێکردووە سوێرە هاد دروزن ئەدەبێت یابێ کوڕم اخر باوكا خوشتي برنجي لنا هبيا تۆ زەرڕەقیشە بۆ معلوماتێ بەڵام برسیمە چارم نییە ازاني باوكا يقسمكم بنا خوشني ازاني تو رازقوني کوڕم یەکجای منە درۆکە ئەدەبسس لا ما مسموني دروزني بلا رازقوني ئاخر دەوانی وڵا ڕقە کە خۆشە ئاخڕەشە چۆن سەر لە من شێوانوە خوازەوە لێ بشێوێنە انا وشي باوكا ورشا رشا ئەم تۆ قەجەم سەرەوە اي باشا خومينيا ڕەشەی برادەر بەڵێم چەندە باز برنجەکەش ڕقە والله ئەلەو ڕەشە ئیتیفاقێک هەبوو لە بین من و تۆ ئەتمەگەر خەتەکە و فەشەریەنە پێ دەڵێم ڕەشە وڵاق ئەشەم بیلا ڕەشە وڵاقی کورە بابە خەتەوەکەی خەتە بوو خەتە فاشل ئیبن فاشل ئەمرن نەمێنێ بۆ خاتی پێغەمبەر کورە دەبڕە هەموو خەتەکانە فاشلە
والآخر ئێستا کە پێ وڵێم جۆرەکە پێ ناخۆشە عاجزەبی وەرەڵە تۆ وتت چێژلێنان بە شەرەف خۆشتنی خواردنیان لێ نابوو وتت جلشتن بە ناموسم وا ئوتویان کردووە پژملی پێ بتاشە کۆرە ماڵەکە ڕەوتە هەر کردو بە گوڵ فاشل ئیبن فاشل دەبرە خوا حافیزە بێدەی کاڵێ کاڵێ خۆشترین کاڵ یا گێژە چارتانەکەم بەم ناڵەن گێژە بۆ خۆی هەوسە بە دەستەکەتان کەشف بکەم ڕاوەستە وەک ڕووی قەت نابێ بە بەشەر سەلام عەلەیکم ئەسسەلام ئەرێ باوکە پرسیارێ دەی. ئەرێ ڕەشە لە چی بوو؟ ئەوە ناوجەرگم ڕەش بۆ تۆ لە تاو ئێوە پێ خۆش بوو؟ نەوەڵا پێم خۆش نییە وەڵا خۆشیشە ئەڵێم باوکە باوکە ئەرێ ناوم لێنێتی و دەباشە دەتوڕم تێکە قسە بوو دەی ئەڵم یەک سەر هەیە پێ بڵێم سڕ ئادی بەڵام بە شەرتێک فال دەم بۆ کڕی بۆ دەکڕم فارودە بۆ کڕم وعد وعد واللهی باوکە یەک شتێ با پێ بڵم ناژوێرە نانە بێڵێ ئەو ماڵپاکردن و چێژ لێنان و ئوت و هەموو شتەکان وەڵی ئەوە ئێمە نەبووین ئەی کێ بوو وەڵی کاڵێ بوو کاڵی مار فەرشێت ئەرەوەڵا ئەی ساختە چیانە ئەمرتان نەمێنێ بۆ خاتری پێخەممەر ئەڵێم کاتە مادەم سڕەکەم پێوتی فال دەکەم بۆ کڕی نەوەڵا بۆ ناکڕم دەوڵی پێ و ناڵێم چی ئەوەی کاڵێ ئەو سڕە ئەرەوەڵا. ئێوە نێوتی کەرە گێژ هەکیسە لەم نیشتێک گاوە وەڵی خۆ ڕاستی لەموتە هەستی پێم بەڵێ باوکە ئەمرتە دانیشن دانیشن ئەمرتان نەمێنێ بۆ خاتری پێخەممەر کاڵەکانتان هێناوە بۆ ئەم شتانە ها بلا دەوەڵڵاهی وەبیللاهی وەتیللاهی ئەو ژنە بەنێرەکەری هەرە هێن دەوەڵڵاهی نەهێنی.